سڵاتان لێبێ عزیزانی من ئەوڕۆ کە دەمانوێت پێداچوونەوەیەکی بچووک بۆ کتێبی ئاشنابوون بە زانستی ژیربێژی بکەین. ئەم کتێبە پێک دێ لە 100 لاپەڕا بە شێوازێکی کورت و پۆخۆت باز لە زانستێکی زۆر بەربڵاوی ئەمڕۆکەمان دەکات کاویش زانستی ژیربێژیە. ئێمەش وەکو میلەتانی تر ویستومانە هیچ نەبێ کە بتوانین لەسەر ئەساسی کتێبێک یاخود هەر بابەتێکی لێکۆڵینەوە بتوانین زانستەکان بەوشێ خۆمانە دابڕێژینەوە. ئێمەش سەرەتاتنی شتمان کە کردمان وەکو ناوەندی زانستی ژیربێژی ئەوە بوو کە ناوی کتێبەکەمان لە ئاشنابوون بە زانستی لۆژیک یاخود منطق بە زمانی عەرەبی گۆڕی بۆ ئاشنابوون بە زانستی ژیربێژی کە تەواو وشەیەکی کوردیە جێگرەوەی وشەی لۆجیشی ئینگلیزی و لە بەرامبەردا منطقی عەرەبیە. ئێمە دەمانەوێت ئەم وشەیە بکرێتە سەرەتایەک بۆ وەسەرخان بۆ هەموو زانستەکانی تر. ئێمە وەکو ناوەندی زانستی ژیربێژی لە سەرەتای کارکردنمانەوە بڕیاریەوەماندا بوو کە سەرجەم زانستەکان بە کوردی بکەین. ئینشاءڵڵا بەپێی توانای خۆمان هەوڵ بۆ بابەتە دەدەین. سەرەتا با بزانین کتێبەکە باز لە چی دەکات. کتێبەکە لە چەند بەشێک پێک دێ، هەر بەشێک پوختەیەکی تێدایە، ئەو پوختانەیە یارمەتی تۆی خوێنەر دەدەن کە لە کۆتایی هەر باسێک تۆ بە تەواوەتی لە باسەکەدا تێبکەیت. ئێستا لە بەشی یەکەم زانستی ژیربێژی لۆژیک چییە؟ سەرەتا با بزانین زانستی ژیربێژی یاخود لۆژیک چییە؟ پاشان ڕیشەی چەمکەکە بۆ ڕوون دەکاتەوە. پاش ڕیشەی چەمکەکە زانستی ژیربێژی بە شێوازی مێژوویەکەی بۆی شی دەکاتەوە تاوەکو هیچ نەبێت تۆ شارەزایەکی بچووکل سەبار بە زانستەکە بێ ئینجا داخلی ناو زانستەکە و جۆریەتەکانی ناو زانستەکە بیت. پاشەمووەوانە بەشی دووەممان هەیە. پاش ئەوەی کە پوختە لە بەش یەکەم وەردەگری لە کۆتاییار بەشێک وەکو باسمان کرد پوختەمان هەیە. بەشی دووەم لە قەسەرەشەکانی زانستی ژیربێژی ئەلێرەدا باسی ئەو لە قەسەرەشیانەت بۆ دەکات کە زانستی ژیربێژی تێیدا بەرجەستەکراوە. دووبارە پوختەمان هەیە لە کۆتایی بەشەکەدا دەتوانین پوختەکە وەکو با کورتکراوە و وەکو خلاصەی کە بە عەرەبی پێدەوترێ خلاصە بەڵام پوختە بە کوردی بابەتەکانی کە لە پێشووتردا باسکراون بیبینی لە کۆتایی بەشەکە. بەشی سێم هێما سەرەکیەکانە کە بە سیمبولی ئینگلیزی ناسراوە بە سیمبول بە زمانی ئینگلیزی پێدەوترێت سیمبل لۆجیکال سیمبلز. ئەمە لێرەدا گۆڕاوی ژیربێژەکانمان هەیە گۆڕاوە ژیربێژەکانمان هەیە لەو بەشەدا بە تیشک دەخینە سەر ئەو دوو بابەتە و پاشان پوختەمان هەیە دووبارە وەکو هەر بەشەکانی دیکە. بەشی چوارەممان هەیە دووبارە بەڵگە و ڕاستی لە زانستی ژیربێژیدا دووبارە باسێکی دروژێژی باسەکان دەکات و دووبارە پوختەمان هەیە لە کۆتاییدا. بەشی پێنجەمیش هەڵە ژیربێژەکان کە بە ئینگلیزی پێدەگوترێت لۆجیکال فالسی و پاشان دواوتەی پەرتووکمانەیە. ئەم کتێبە بە سوپاسەوە لە نووسەری زۆ بەتوانە کاک عەلی ئەحمەدەوە وەرگیراوە ناوەندی زانستی ژیربێژی بە خۆشحاڵیەوە لە چاپیدا و بە کوالیتێکی زۆر باش و بە دیزاینێکی زۆر ڕەنگاوڕەنگ و جوان کەوتۆتە بندەستی خوێنەران. شایانی باسە ئەم کتێبە پێک دێت لە چەندە وێنەی پیشاندرا و وێنەی ڕوونکردنەوەی کە بتوانرێ یارمەتی تۆی خوێنەر بدا زیاتر لە بابەتەکان تێبکەیت وا تەنانەت کوالیتێکی زۆر باش لە وەرەقەکانیدا بەرجەستە کراوە. سوپاسستان دەکەم بۆ بینەربوونی ئەم ڤیدیۆیە. تکایە فۆڵەوی پێیجی ژیربێژی لە بیر مەکەن. خواتان لەگەڵ.